قۆبوونەی جەژی نەورۆزە سەلااو لە عالەم جەژنە پیرۆزەکەم لە گشت خۆشەویستانی کورد و کوردستان بەنسبەی ئێمە لە بەغاوە 20 ساڵی ئەم یاداکەینەوە لەگەڵ بەرایانمانە لەگەڵ خۆشەویستانی ئێرە 20 ساڵی ئاگری نەورۆزمانە کردەوە بەس ئەمە تقریبەن چەند ساڵێکە بسەراحەتەن کەم بۆتەوە. جژنی نەورۆز پیرۆزەکەم بۆ گەلی عێراق و گەلی کوردستان هیوادارم لە خوای گەورە کە بژین بە خۆشی و ئێمە کورد یعنی هەر مسالمین و هەر خۆشەویستیمانەوێ بۆ عێراق و بۆ کوردستان هەموو لایە. ئەوڕۆپێکەوەیەک بێت تەماشای سەرکەوتن و سەربردەی ئەو کەسە دیارانە دەکەین و لەگەڵ مۆسیقا و بۆیانی ڕەسەری کوردی ئاوێتە دەبین. ئەوەش دەبوومە شتێکی جێی شانازیە کەوا جار بەجار ئەو زانکۆیە منی بەسەر کردەوە و کەوا ئەمن تقریبەن 6 ساڵە دکتۆرم خزمەتی ئەو خەڵکەم کردیە و زۆرم پێخۆش بوو کە ئەوە ئەوەڵ جارە پێشتر نەماندیتە هیچ موسسەیەک هیچ جامیعەیەک نە ئەهلی نە حکومی نە لێرە نە لە بەغدا شتیوام نەدیتە ئەوە ئەوەڵ جارە دەبینێت. ئەستانی ئەمڕۆ ئەمە وەکو سەرۆکایەتی پۆلیتەکنیکی هەولێر بە خەلاتکردنی 17 کەسایەتی کە خزمەتێکی گەورەیان بە ئەو شارەگەیاندووە چ لە بواری ئەدەب و شعر و هونەر و میوسیک و تەندروستی و بوارە هەمە چەشنەکان و خۆمان بەختەوەر دەزانین بەڕاستی کە بتوانین خزمەتێکی بزووکی ئەو شارەمان بکەین و هەندێک خەڵک هەیە لەوانەیە لە ناو تاریخە کەم تەخەمی بەرامبەری کرا یان ناوەکەی زۆر ئەوە نەبوو هەستمان کە لەمەش حەزمان کرد خزمەتێک بەو شارە بکەین و ئەستانی وتمان ئەوانە بە زنی بکەینەوە و ئەو سەردەما ئەو گەنجانە با بزانن کە خەڵکانێکە بوونە ماندی بوونە لەو هەولێرە. بەبوونە یادەکانی ئادار و نەورۆزە چونکە دەزانی گەشتارێکی زۆر ڕوو لەم شوێنە دەکەن کە شوێنێکی گەشتیاریە ئینشاءالله بە ماوەیەکی کورت ئێرە خاوێن دەکەینەوە. ئێمە و گروپ شاخەوای ناوداران ئەمە تەنها ئیشمان نابێت لە داهاتدا دەکەین شێوەی سلسلە لەم وەرزە بە تایبەتی لە شێوەی دەرکردنی پرۆژە و تەوزیعکردنی ئەلاگەی خۆڵ لە شوێنەکان لە سەیتەرەکان لە ناوەندەکانی شار هەم لە شێوەی پرۆژە و لە شێوەی زانیاری بەڵاوی دەکەینەوە هەم بە شێوەی عملی بەپێ ڕێککەوتن لەگەر لایەنە پەیوەندیدارەکان دەتوانین بین شوێنەکان پاخش بکەین. ئەمە دەکەینە بناغەیەک وەکو سەرەتایەک بۆ ئەوەی ئەم خەڵکە هۆشیار بێتەوە تاک بە تاک هۆشیار بێتەوە ئامادە نەبن بە فرادانی پارچە کاغەزێک ژینگەی خۆم پیس بکەم.